شرتێکم کردوە هەچاکو ماو شرتێکم کردوە هەچاکو ماو لەسەر ئەو قەولەم کە تۆ پێداوم لەسەر ئەو قەولەم کە تۆ پێداوم شەرتی دڵداری کردکە سێکەردان شەرتی دڵداری کردکە سێکەردان هیچ کەس وەکو من بۆ تۆ نەمەردان هیچ کەس وەکو من پەی تۆ نەمەردان خۆمان بۆ مێمانانی کرماشان بەخێر بێنبان چاومان تایبەت بۆ کل مێمانەکان تایبەت بۆ سەرجەمی وانەکانمان نردووە گشتی بەخێر بێن بۆ ئەوەی لە شار و لە دێو دەشیدیانەوە گشتان بەخێر بێن سەر چاومان گشتان چاومانن بە حەسەبۆی 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 پێشکەشەکەم بە کوردیشتەک شاری مەریوان تایبەت بۆ کوردیشتەک بە مدیریەتی کاکە زانیاری خۆشەویست تایبەت گوڵبارانی بێت ئەی پێکەنینەکان دەرمانی خەمە دەی تووڕەبوونیشت خۆشرەت لەگەمە ئەی پێکەنینەکان دەرمانی خەمە خوشرة لقمة أي فداي جواني ربيه هرشي من الهمايا بدوايا وهموم بشارة ظلمايا زور بيرد لكم بابا لنا أخي ظلمايا زور بيرد لكم لنا أخي ظلمايا ما شاء الله جوانا نمري بۆچی ڕۆیشتی بەبێ بەهانە ئەی لە دوای ڕۆژنت ماڵم وێرانە ئەشێتەوە وەلایە من لەو سەر شێوانایە بێکەس و بێدار ناڵم وێرانایە بێکەس و بێیار ماڵم وێرانایە ئاوی کەلنەتە زێنە کۆچەکە دڵتە زێنە ئاوی کەلنەتە زێنە کۆچەکە دڵتە زێنە وەرا بە قوربانت بم چاوەکە چاو بەزێنە وەرا بە قوربانت بم چاوەکە چاو بەزێنە
شەوێک بێرجێ ژوانم لێود بوو لێود بێنا لە دوای بژینی لێود ڕازیم دڵم دەرمێنا دڵم دە سەودامێنا وەرە چاوێک ڕامێنا لەبەر سەرزینە دەمرم دەڵێی تەختەی نەردێنا لەبەر سەرزینە دەمرم دەڵێی تەختەی نەردێنا خلق دەیود بێ وەفایی تۆ دەدود منوانیمە خلق دەیود بێ وەفایی تۆ دەدود منوانیمە دەدود ئارام بالشی ئەمن بێ وەفانیمە دەدود ئارام بالشی ئەمن بێ وەفانیمە تۆ کیژێکی سنەی منیش مەریوانیمە تۆ کیژێکی سنەی منیش مەریوانیمە شەرتاڵ وەدای تۆ بم تا نەو دنیای فانیمە شەرتاڵ وەدای تۆ بم تا نەو دنیای فانیمە نوروزی مەریوان بەخێرهاتن لە شەبەکە کوردستانەکەین بەخێر بێن سەرچاومان چاوی ئێمان بەخێر بێن سەرچاومان ئێتاوە شەبەکە کوردستانی ژاو ئێتە ڕعایەتکەن کەمێ لەلایەن خۆمان تایبەت بۆ کاناڵی شارەکەم مەریوان تایبەت بە مدیریەتی کاکە سەیوانی خۆشەویست تایبەت بۆ کاناڵی شارەکەم مەریوان بۆ کاکە سەیوانی خۆشەویست ماشەڵام 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 ئەم گۆرانیە بۆ شارەکەم مەریوان تایبەت چاومانی شارەکەم مەریوان یا ماسەدێ ماشەڵڵا ئەی غەریب و تەنیا تەنیا و بێکەسێم غەریب و تەنیا تەنیا و بێکەسێم وەک سەیری بێبال لە نێو قەفازم وەک سەیری بێبال لە نێو قەفاز دەی شێتاقە داگرێ لە دەرنی دووری شێتاقە داگرێ لە دەرنی دووری ئەگەر خوا بۆ خۆی بدا سەبووری ئەگەر خوا بۆ خۆی بابا بدا سەبووری ماشەڵڵا وشی مامۆسانە مامۆسانەزر دەی ماشەڵڵا تایبەت بۆ ئەندامانی کورتفیلم تایبەتی ماشەڵڵا بۆ هیوای مەحموودیان تایبەت یا ماسەدەی ماشەڵڵا ئەوەیە ئەو شەبەکە کوردستان بۆ کاکە شەهابی مورادی گۆڵ جاومانی چی ئینڤایت چی دەکەی گیان گیان ماڵەکەم ئینڤایت ئەوەیە دەست و پەنجام ماشەڵڵا ئەی غەریب و بێکەس منم لە دنیا غەریب و بێکەس منم لە دنیا دوای تۆ غەریبم ماوم بەتانیا دوای تۆ غەریبم ماوم بەتانیا ئەی کێتاقە داگرێ